ڕۆژێ خوێنەری بەرهەمدار پێک هاتووە لە خێرا خوێندنەوە و فۆتۆڕیدینگ. خێرا خوێندنەوە زیادبوونی خێرایی خوێندنەوە لە 2 بۆ 3 هێندە، زیادبوونی تەرکیز لە 2 بۆ 3 هێندە لە کاتی خوێندنەوەی کتێب، هاوکات زیادبوونی تێگەیشتن لە 2 بۆ 3 هێندە لە کاتی خوێندنەوەی کتێب. هاوکات فێری ئەوە دەبیت کە چۆن ئەو زانیاریانەی لە کتێب دەستت دەکەوێت بەیادی بسپێریت و بیر خۆتی بێنیتەوە، و زانیاریانی کە دەستت کەوتووە چۆن سوودی لێ ببینی لە کار و پیشەکانت، بتوانیت بیکەیتە وەرکشۆپێک، بتوانیت بیکەیتە سیمینارێک، بتوانیت بیکەیتە خولێک، هەر بابەتێک لەم بابەتانە هاوکات فێری ئەوە دەبیت کە چۆن لە دەرەنجامی خوێندنەوەی کتێب بیرۆکەی داهێنەرانت بۆ دروست ببێت. فێری ئەوە دەبیت کە چۆن فێری بەخۆکردنی خوێندنەوە بیت. فێری ئەوە دەبیت کە چۆن لە دەرەنجامی خوێندنەوەی کتێب پەیوەندی لە نێوان بابەتەکان دروست بکەیت و لە هەمووان گرنگتر چۆن لە دەرەنجامی خوێندنەوەی کتێبێک لە نیەتی نووسەر بکەیت. هاوکات لە فۆتۆڕیدینگ کە مامۆستا ئاوات پێشکەشی دەکات، فێری ئەوە دەبیت کە چۆن کتێب ناسی بکەیت، چۆن کتێبەکان هەڵبژێریت، چۆن تێگەیشتنێکی دوور و قوڵت هەبێت بۆ خوێندنەوەی کتێب، وە هاوکات چۆن بە شێوازی سەردەمیانە فۆتۆڕیدینگ بۆ خوێندنەوەی کتێب بکەیت.